هەروەک هاوکارم هەیە مندەلەوە ئاماژەی بۆیە کرد کە شووتی یەرەمی کوردستان و عێراقێکە کرد لە بەتامترین شووتیەکان لە جیهان، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا کێشە بۆ ئەو بەرهەمە هاتۆتە پێشەوە کە ساغ ناکرێتەوە لە بازاڕەکان بەهۆی کە شووتیەکە شووتێکی باش نییە. جا زۆر هۆکار لەناو راپۆرتەکە باس کرا لەلایەن جوتیارانەوە، بەڵام زیاتر دەمانەوێت لەلایەن شاید حاڵێک و هەروەها زمان حاڵی ئەو دۆخە کە تەلعەت جەوهەر سەرۆکی لقی کەرکووکی یەکێتی جوتیارانی کوردستانە گفتوگۆ بکەین سەبارەت بەم بابەتە. ئەم کاتت باشکاک تەلعەت هیوان باشیتە بەرهەمی ئەمساڵی جوتیاران لە سنووری کەرکووک با لە زاری تۆ ببیستین، چۆنە؟ ئایا جوتیاران لە بەرهەمەکانیان ڕازین؟ باشتر بۆ ئێوە سڵاو لە بەڕێستن، باشتر بۆ ئێوە سڵاو لە بەڕێستن. دیارە بەرهەمی جوتیاران ئەمساڵ بەهۆی کەشوهەوا و تا ڕادەیەک تا کاتی بەرهەمی پێگەیشتی بەرهەمەکانیان کەشوهەوا هەر سارد بوو، ئەوەش بۆ هۆکاری ئەوەی شووتیەکانیان باش دەرنەچن، بەڵام تەنها ئەوەش هۆکار نییە بۆ ئەوەی جوتیاران زەرەر بکەن. هۆکاری کەشێ، هۆکاری ئەو یەکەم لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی ئەمنیەوەش جوتیاران نەیانتوانیوە بە ئاسانی هاتشۆی چێلگەکانیان بکەن و بمێنەوە پەرە بە کاری کشت و کاڵیان بدەن. بۆ نمونە هەر ئەم شەو دەتوانم بڵێم ڕەنگە بۆ هۆی ترس و تۆقانی جوتیاران زیاتر هەر ئەم شەو نزیک ماڵی ئەمە بینی کتکە و قەرغەتوو با بڵێن لەوێ چەکدارانی داعش لەگەڵ جێشی عێراقی دیار بوو. من هەستم کرد لە دەی شەو بە دواوە شەڕ بوو تا 8 بەیانیش من ئاگادار بووم، متابعی وەزعەکەمە کردترەوە وا لە جوتیارانە کاتن لە هەموو شتەکان سارد بێتەوە، تااقەتی پەرەپێدانی نەبێت لەگەڵ ئیشەکەی و لەگەڵ چێلگەکەیدا. و دووەم شتیش مەسلەی بازگەکان خۆت باشە زانی، مەسلە و جوتیارانە دەبێ ئاسانکاری بۆ کرد لە هەموو دنیا جوتیار ئەبێ پشتگیری بکرێتن، لەبەر جوتیار بەرهەمێنەرە بۆ هەموو وڵات بۆ هەموو هاوڵاتیان ئەبێ پشتگیری بکرێت، یارمەتی بدرێت بە پێچەوانەوە جوتیاران ئێمە باج و سەرانەیان لێستن لە بازگەکان چێشیان بۆ دروستەکەن لە کاتی فرۆشتی بەرهەمەکانیان و بە بازارکردنی بەرهەمەکانیان. بۆیە لێرە هەروەها شتی تریش هەیە بڵێن سیستەمی ئیشکردنیشان ڕەنگە بەو شێوەیە نەبێتن. بۆ نمونە ڕەنگە لەبەرەوەی ئێستاکە شێوەی کشتتوکاڵی گۆڕاوە، جاران لە هەموو شعبای کشتتوکاڵیەکانی قەزا و نەحیەکان ئێرشادە بوو، ئێستاکە یەک دایرێکی یەک مدیرێکی ئێرشادمان بڵێن لە کەرکووکە یاویش ڕەنگە فریای هەموو قەزا و نەحیەکان نەکەوێتن. جاران ئێرشاد هەبوو لە هەموو شعبەی زراعەکان ئێرشاد هەبوو، سەرپەرشتی جوتیارانیانە کرد، هاوکاری جوتیارانیانە کرد، ڕێنماییانەکردن بۆ چاندنی بەرهەمەکانیان، بۆ لە ناوبردنی نەخۆشی و بۆ زۆرکردنی بەرهەمەکانی دیارە ئەو شتانە هەمووی هۆکارن بۆ ئێستاکە. باشە کاک تەلعەت، ئەگەر وا بێت ئەمەوێت دەستنیشانی زەقترین کێشەم بۆ بکەیت. من باسم لە کێشەی گەرما کرد، بەڵام دیارە کێشەکان لە لای ئێوە کێشەیەکی دیکەن کە گرنگترینیان بازگەکان، هەروەها نەبوونی ئەو ئەمن و ئاسایشەی کە جوتیاران توان لەسەر زەویەکانیان کشت و کاڵ بکەن. زەقترینیان کامەیە لە کێشەکان کە بۆتە لەمپەر و ئاستەنگ لە بەردەمی کاری کشت و کاڵی لە کەرکووک؟ بەتاکید کێشە ئەمنیەکە کێشێکی زۆر گەورەیە. توانم بڵێم کە ئێمە وتمان کشت و کاڵمانەیە، ئەوە نیە کشت و کاڵ بەتەنها خەریکی گەرم و جۆ و یان سەوزە و میوە بێ. دیارە کشت و کاڵ ئاژەڵداریش ئەگرێتەوە، بەخێوکردنی پەلەوەرەگرێتەوە، ئەوانش پرۆژەنە و پرۆژەی استراتیژن، ئەبێ کاتی بێتن بۆ ماوەی 3 ساڵ 5 ساڵ 10 ساڵ بخایەنێتن مەسروفی لێ بکەی، پارەی بۆ تەرخان بکەی بۆی بتوانێت جوتیار سودمەند بێ. بەڵام ئێستا کە بەهۆی ئەو بارودۆخەی لە سنووری کەرکووک هەیە، خەڵک نەیتوانیوە بتوانێتن ئەو پرۆژە گەورانە کە پارەی زۆر و مەسروفی زۆریە دابمەزرێنێتن و بۆی زیاتر سنوورەکە گەشە بکاتن و هەم خەڵکیش لە بێکاری ڕزگاریان بێتن. بۆیە ئەمڕۆ زۆر پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بار شێوەیەک تەنسیق بکرێتن، بتوان ئەو گوندانە بە ڕێکوپێشی ئاوادان بکردنەوە و باری ئەمنی بۆ جوتیاران دابین بکەن، یعنی وەسعی ئەمنی دابین بکەن بۆ جوتیاران، لەبەرەوەی جوتیار ئەگەر دایم ناو چێلگەکەی نەبێ، بە تایبەت ئێستاکە لە وەزعی کارەبا و وەزعی ئەو شتانە ڕەنگە ڕۆژانە 2 ساعت 3 ساعت کارەبا هەبێ، کارەبای شەوی لە دەستە چێگە نەمێنێتەوە لە چێلگەکەی و خەریک نەبێتن، یان کاتی کاری ئاژەڵداری و پەلەوەر بکە هەر دەبێت لەگەڵ شتەکانی خەریک بێت و ماڵی لەو شوێنە بێت کە ئیشی تیاکاتن. بەو شێوە بەو نائستەقراری بەو نەئارامیە کە ئێستا هەیە جوتیارانی کەرکووک سودمەند نابن. جگە لەوەش لەو هەموو بارودۆخە من بۆیە داوا لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەکەم، لەبەرەوەی کە ئێمە دەڵێن کەرکووک ناوچەی
جێناکۆکە یان ناوچەی کێشە لەسرە پێویستە حکوومەتی کوردستان دەوری باش ببینێتن مەسەل بۆ نمونە لە چارەسەرکردنی کێسەی زەویزارەکانەوە دیارە بە پێش چاوی هەمووتانەوە دیارەوە تقریبا نزیکەی مانجێکە جوتیارانی تۆبزاوی خوار کەرکووک مانیان گرتووە واروها ڕۆژانە نائارامی ئەخەنە دڵی جوتیارانی منطقەی پردێ و منطقەی دووبز و شوان و هەموو شوێنەکانی سەرگەڕان و شوێنەکانی تریش ڕۆژانە عەرەب دێتە گیانیان بۆ تعریبکردنەوەی دووبارە تعریبکردنەوەی سنووری کەرکووک بۆیە پێویستە ئەو ئیشە بە زووترین کات چارەسەر بکرێت بۆ دەشکرێ بکرێت ینی خۆ ئێمە بەناوە لە حکوومەتی عێراق لە پرۆسەی حکوومەتی عێراق بەشدارین ناکرێ بەو شێوەش بەشداری حکوومەت بین و سەر و کۆمار و وەزیر و کۆمەڵک وەزارەت و کۆمەڵک مدیر و کۆمەڵک شتمانە بەحتانە ناو جێیش خەڵکمان هەیە بەڵام بەو شێوەیە ئێمە جوتیاری کورد بچەوسێتەوە ئێمە بە هاوڵاتی دەرەجە دوو حساب بکرین. باشە کاک تەڵعەت جگە لەوەی کە لێرە داواکاریەکەت ڕاگەیاند بەڵام وەکو یەکێتی جوتیاران لە کەرکووک چیتان کردووە یاخود چۆن داواکاریەکانتان گەیاندۆتە حکوومەتی عێراقی و ئایا ئامارێک هەیە کە باسیەوە بۆ بکەیت چەند لە زەوی جوتیارانی سەرگەڕان و تۆبزاوەکە باست کرد ئێستا داگیرکراون؟ بەڵام من ئامارەکە بە تاکید نازانم بەڵام من پێم خۆشە و باسی یەکێتی جوتیارانی کوردستانیش کەم لەقی کەرکووک ئێمە تاکو ئێستاکە نەبارەگەمان هەیە لەبەرەوەی لە هەموو دایرەکانیش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەموو ڕێکخراوەکانی مەدەنی هەمووی ڕێکخراوەکانی مەدەنی لەلایەن حکوومەتی عێراق و ئەترافی پێ ناکرێتن ئێستا کە من ناتوان بە هیچ شێوەیەک لە دایرێکی دەوڵەت خۆم بناسێنم وەکو سەرۆکی لقی یەکێتی جوتیارانی کوردستان لەبەرەوە ئەوان بە ئەتراف بە ئێمە ناکەمەوە زۆری شەوڵمان داوە لەگەڵ ئەندام پەرلەمانەکان لەگەڵ سەرکردایەتی سیاسی کوردەوە من ماوەی 8 مانگە لە زۆربەی دەرگاکانمان داوە بەڵام تاکو ئێستاکە کەس وەڵامی لێداوەتینەوە تا ئێستاکە تەنها ئەمە خۆمان وەکو خۆمان هەوڵەدێن خۆمان ئیشەکەین خۆمان ئەگەڕین لە شوێنەکان خۆمان وشیاری تەوعی جوتیارانەکەین ئاگادار بنەوە و پێویستە جوتیاریش ئاگادار بێتن و هوشیار بێتن و یالی مافەکانی بخورێ بەڵام بەتاکید ئەتوانم بڵێم تعریب بەردەوامە یەواش یەواش بێتە پێش ئەتوانم بڵێم لە منطقەی تەقتەق و نادرا و ئسمایلا و منطقانی قەرغەت و قەرە دەرە و منطقانەوە بە تەواوەتی وە خەڵکی کوردی تیانماوە هەمووی عەرەب وە خانووی لێکات و دێتە پێش و گرنگی بە ئیشەکانی خۆیانە دەن و جوتیارانی کوردیش واز لە شێلگەکانیان دێن لەبەر نائارامی و توانای خۆیان. باش کاک تەڵعەت پێم خۆشەوە پرسیارە لە جەناب بکەم چکە خۆت کەمێک لەمە بەر ئاماژەت پێکرد کە دوێنێ شەو گوێبیستی دەنگی تەقە بوونە بەشێک لە گوندەکانیش بێگومان دەزانین بۆ هۆیەوە چۆڵ کراون کە زۆرینیان خەڵکی جوتیار لەوێ دانیشتون لە لای زەوی وزارەکانی خۆیانن دەمێ بزانم لە نزیکەوە ئاگادار بوون چی بوو ئەو ڕوبەڕووبوونەوەیە کە هەبووە هەر لەسەر زەوی وزارەکان بووە سوپای عێراقی بۆ کێ بوون ئەو لایەنانە هاتوون؟ من بە حکمیەوەی ماڵم لەو نزیکەیە من دقیق ناتوانم چی ڕوویداوە چی ڕوونەوە بەس من حەدەسەکە ئەوەندەی بینیم دوو کۆپتەر بە بەردەوامی ئەسۆڕایەوە جۆم لە دەنجی تەقە و ئەوانە بوو لە بینی هەستمە کرد بە پێی مووقعەکەی من لە سەرخانی خۆمانەوە تەمەشام دەکرد بە پێی مووقعەکە لە بینی کتکە و قەرقەت و لەو شوێنانە بوو و من ئەوەی جۆبیسیش موتیان چەکدارانی داعش بووە لەگەڵ جێیشا ڕوبەڕووبوونەوە بووە تاکو ئێستاش من نازانم نەچۆتمە دەرەوەی بەڵێ ئێمە سوپاس دەکەین تەواوم پێنیە نازانم بەڵێ ئێمە سوپاس دەکەین تەلعەت جەوهەر سەرۆکی لقی کەرکووکی یەکێتی جوتیارانی کوردستان لەگەڵمان بوویت.